سڵاوتان لێبێت ئازیزان، هیوادارم هەمووتان باش بن. لەم ڤیدیۆدا ئەنیمێشنی ساڵی 2002مان هەیە، ئەویش ئایس ئەیجە. هەوڵە دەین زمانی ئینگلیزیمان لەگەڵ کلیپێکی ئەم ئەنیمێشنە باشتر بکەین. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بۆ لایک بکەن بۆ سەبسکرایبی کەناڵەکەش بکەن و با دەست پێ بکەین. I'm wiped out. That's your shelter? I'm wiped out. That's your shelter? I'm wiped out. That's your shelter? I'm wiped out. I'm wiped out واتە تەواو هیلاک بووم. خۆی وشەی وایپ واتە سڕینەوە. شوێنێک بسڕیتەوە پێوترێ وایپ. بەڵام ئەمە دەستەواژەیە. I'm wiped out واتە تەواو هیلاک بووم. تەواو هیلاک بووم. واتە هیچ تاقەتێکم نماوە. تەواو هیلاک بووم. جافیلەکەش یەکسەر وتی That's your shelter واتە ئەوە پەناگەکەتە. shelter واتە پەناگە. shelter واتە پەناگە. تەواو هیلاک بووم. فیلەکەش وتی ئەوە پەناگەکەتە. Hey, you're a big guy, you got a lot of wood. I'm a little guy. Hey, you're a big guy, you got a lot of wood. I'm a little guy. You are a big guy. You got a lot of wood. I'm a little guy. You are a big guy واتە تۆ کەسێکی گەورەی. Big guy واتە کەسێکی گەورەی کاڵەگەتی. You are a big guy. You got a lot of wood واتە تۆ دارێکی زۆرت لایە یان دارێکی زۆرت کۆ کردوتەوە یان دارێکی زۆرت هەیە. I'm a little guy واتە من کەسێکی بچووکم. You got half a stick. 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 You got half a stick واتە تۆ تەنیا نیوەدارێکت هەیە یان تۆ تەنیا نیوەدارێکت لایە. Stick واتە پارچەدار. دارێکە گرێتەوە کە بچووک بێت. دارێکە گرێتەوە کە بچووک بێت. جالێ you got half a stick. half واتە نیوە. half چی؟ half a stick واتە نیوەدار. You got half a stick. تۆ نیوەدارت لایە. Yeah, but with my little stick and my highly evolved brain, I shall create fire. But with my little stick and my highly evolved brain, I shall create fire. واتە بەڵام لەگەڵ پارچەدارێک بچووکەکەم و مێشکە پێشکەوتووەکەم ئاگر دەکەمەوە. ئاگر دروست دەکەم. But with my little stick واتە بەڵام لەگەڵ دارە بچووکەکەم and my highly evolved brain و مێشکە پەرەسەندووەکەم. evolved واتە پەرەسەندوو پێشکەوتوو. brain واتە مێشک. I shall create fire. ئەوە fire هیچ بەمانای ئاگر دێ. create fire واتە ئاگر دروست دەکەم. شۆڵ وشەی شۆڵ ئەو شۆڵە هەر جێگای وڵەگرێتەوە وڵ کە بۆ داهاتوو بەکارهێنرێ. بەڵام زۆر دەگمەنە. ئیتر نازانم وشەکە ئەدەبیە یان چییە. زۆر دەگمەن بەکاردێ. ئێوە لە کاتی قسەکردندا هەر وشەی وڵ بەکاربێنن. I will create fire. Fascinating. 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 Fascinating زۆر سەرنجڕاکێشە. زۆر سەرنجڕاکێشە. Fascinating. Fascinating. We'll see if brains triumph over brawn tonight. Now, won't we? We will see if brains triumph over brawn tonight. Now won't we? واتە ئەم شۆ ئەبینین کە ئاخۆ عەقڵ بەسەر هێزی جەستەیە سەرەکەوێت یان نا. لێرەدا وشەی brain هەیە. brain واتە عەقڵ. brain واتە عەقڵ. triumph واتە زاڵبوون. باشە. over واتە بەسەر. brawn وشەی brawn هەیە واتە هێزی ماسوولکە. هێزی بازوو. tonight ئەم شەو. won't we لە ئاخیرا واتە وانییە بۆ دڵنیاکردنەوە. جا بۆیە ئەگە وەری گەڕین بەو شێوازی لێدێ. ئەم شەو بینین کە ئاخۆ عەقڵ زاڵە بەسەر هێزی جەستەیە. وانییە؟ Hey, I think I saw a spark. فیلەکە وەک بڵێ گاڵتەی پێکا پێلێ think I saw a spark. think I saw spark واتە پێم وایە پڕیشکێکم بینی. پڕیشکی ئاگراوە خەریکە ئاگرە کاتەوە. ئەو ئاژەڵەکە ناوی سیدەم هەڵە نەبم. جا فیلەکە لێ پێم وایە کە پڕیشکێکم بینی. پڕیشکە ئاگر مەبەستی. spark واتە پڕیشک. پڕیشکی ئاگر. Any chance I could squeeze in there with you, manual pal? Any chance I could squeeze in there with you, manual pal? واتە هیچ شانسێک هەیە کە بتوانم بێمە ئەویانە خۆم بپەسێنمە ئەویانە لەگەڵ تۆیە مانی هاوڕێی کۆن.
لە سەرەتادا any chance واتە هیچ شانسێک هەیە any chance هیچ شانسێک هەیە I could squeeze in پێکەوەیە squeeze in واتە خۆم بپەستێن مەویانە یان جێگەی خۆم کەمەوە بە زۆری جێگەی خۆت بکەیتەوە لە شوێنێک ئەوە پێوترێت squeeze بە زۆر جێگاکردنەوە squeezing واتە جێگەی خۆم کەمەوە لەویانە there لەویانە with you لەگەڵ تۆیە هیچ شانسێک هەیە کە بتوانم جێگەی خۆم بە زۆر کەمەوە لەویانە لەگەڵ تۆیە مانی ئۆپاڵ مانی ناوی فیلەکەیە ئۆڵەکە واتە ئۆڵد کورتکراوەی ئۆڵدە ئۆڵد پاڵ هاوڕێیە جاوەکو وتم مانی نەفەرەکەی فیلەکە ئۆڵد پاڵ واتە هاوڕێی کۆن هیچ شانسێک هەیە بە زۆر خۆم کەمەوەیانەوە جێگەی خۆم کەمەوە لەگەڵ تۆیە مانی هاوڕێی کۆن Isn't there someone else you can annoy? Isn't there someone else you can annoy? Isn't there someone else you can annoy? واتە ئەوە هیچ کەسێکی تر نییە بتوانیت بێزاری بکەیت annoy واتە بێزارکردن you can واتە بتوانیت someone else واتە کەسێکی دیکە isn't there واتە نییە isn't there someone else واتە کەسێکی تر نییە بتوانیت بێزاری بکەیت Friends, family, poisonous reptiles. Friends, family, poisonous reptiles. Friends, family, poisonous reptiles واتە هاوڕێ خێزان خشۆکە ژەهراویەکان poisonous واتە ژەهراوی poisonous واتە ژەهراوی poison واتە ژەهر بەڵام poisonous واتە ژەهراوی reptiles واتە خشۆکەکان وەکو مار و مارمێلکەوەمانە poisonous reptiles واتە خشۆکە ژەهراویەکان My family abandoned me. They just kind of migrated without me. My family abandoned me. They just kind of migrated without me. واتە خێزانەکە منیان فرامۆش کرد یان منیان بەجێ هێشت باشترین وەرگەران توانین بڵێن فرامۆشە واتە لێ خێزانەکە منیان فرامۆش کرد ئەوان جۆرێک کۆچیان کرد بەبێ من واتە بە جۆرێک کۆچێکیان کرد بێ من کۆچیان کرد واتە مەبەستی just kind و kindێ واتە kind of kind ofەکە کوردیکەی تۆ بێتە کاینە they just kinda واتە ئەوان جۆرێک migrated واتە کۆچکردن واتە کۆچیان کرد خۆیەوە ڕابردووە کۆچی ئاژەڵ لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر پێوترێت کۆچی ئاژەڵان بەسا جالێ کۆچیان کرد بەبێ من ئەوان جۆرێک کۆچیان کرد بەبێ من You should see what they did last year واتە تۆ بێت بیبینیت کە ئەوان ساڵی پارچیان کرد You should see what they did last year واتە ساڵی پار زۆر باشە خۆشەویستان لێرەدا گەیشتینە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت گەر بەدڵتان بۆ لایکی بکەن و سەبسکرایبی کەناڵەکەتان لەبیر نەچێ وەک پشگیری و بەردەوامی ئێمە خواتان لەگەڵ تا ڤیدیۆی داهاتوو